خی گەورە لە قورئاندا دەفەرمێت إن الذين يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا ئەوانەی کەوا بەڵێنەکانیان کە لەگەڵ خوا داویانە ئەو بەڵێنە مەزنەی کەوا بەخوا داویانە کە بە تەنها بیپەرستن شەریکی بۆ بڕیار نەدەن عیبادەتی خۆیان بەس بۆ ئەو سەرف بکەن يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا بەشتێکی زۆر کەم دەیگۆڕێتەوە بەشتێکی دنیایی زۆر کەم دەیگۆڕێتەوە لە دەستی دەدا أولئك لا خلاق لهم في الآخرة ولا يكلمهم الله ولا ينظر إليهم يوم القيامة ولا يزكيهم ولهم عذاب أليم خی گەورە بەم جۆرە باسی سزاکە دەکات کە قسەیان لەگەڵ ناکرێ و سیر ناکرێن و پاکیش ناکرێن و لەلایەن خی پەروەردگار بۆ دینەکەی خۆی دۆڕاندووە لە بەرامبەر کەمێک لە دنیا ئامادەیە تەنازل لە بنچینەی دینەکەی خۆیدا بکە لە بنچینە و ئەسڵی دینەکەی خۆیدا بکە بۆ شەهادەیەک بۆ ئافرینێک بۆ پارێک بۆ پۆستێک بۆ دەستخۆشیەک بەلایەوە ئاساییە